بەیانیتان بەیانێکی پڕ لە جوانی پڕ لە شادی و پڕ لە تەندروستیتان بۆ خوازم. بەیانی 24ێکی دیکە لە کوردستان 24 بە کۆمەڵێ زانیاری و کۆمەڵە بابەتی جیاواز لە وارە جیاجیاکان ئەوە ئەمڕۆ دەست پێکین پێکەوە بۆ هیوایی کە ئێستا کە لە هەر شوێنێکن تەندروستێکی زۆر باشتان هەبێت. ئەم بەیانیە دایکان ئەوانی کە مناڵی ساوایان هەیە بە دیارمانەوە دانیشن بابەتێکمان هەیە زۆر گرنگی هەیە و هەروەها پەیوەندیشی هەیە بە ئێوە بە مناڵە ساواکەتان. جا ئێستا باپەتان بڵێم کە لە ناوڕۆکی پرۆگرامی ئەمڕۆمان چ جۆرە بابەتێکمان ئامادە کردو کە ئێوە بینەری بن. لەمانەوە دەست پێکەم. دوای 17 ساڵ بە سەرمەرگی هونەرمەند عوسمان عەلی وەک وەفایەک تیپی مۆسیقای سلێمانی کۆنسرتێکیان بۆ ئەنجامدا و لەگەڵیدا پەرتووکی ڕەهەندەکانی عوسمان عەلی بڵاوکرایەوە. سەرەتای دەستپێکردنی منداڵ بۆ سیستەمی خۆراک قۆناغی هەستیارە. ئەمڕۆ لەگەڵ پزیشکێکی پسپۆر باس لەو قۆناغە هەستیار و هەنگاوە گرنگانەکەی. ناوچەیە کە بە دۆکیە لە ناوڕاستی تورکیایە بە سارتاسیای یاخود بە شارستانیەتێکی مێژوویی و هەروەها بە ناوبانگە و هەروەها سروشتێکی دڵڕفێنیش هەیە کە بۆتە ناوەندێکی گرنگی گەشتیان. جاجگەلەوانە بابەتێکی تریشمان هەیە پێشەوەی کە باسی مەرگی هونەرمەند عوسمان عەلی بکەم کە لە دوای 17 ساڵەوە باسی ئێوەشتان بۆ بکەم کە ئەمڕۆ بابەتێکی دیگەشمان هەیە کە بابەتێکە بۆ کەسانەی ئەگەر ئەیانەوەی گۆڕانکاری لە ژیانیانە بکەن ئەمڕۆ لەگەڵمان بن بۆ ئێوەش بابەتێکی سەرنجڕاکێش و تایبەتمان ئەبێت و پسپۆڕی تایبەت لەو بوارەشەوە قسە سەبارەت بە گڕانکاری لە ژیانەکەین چونکە هەر کاتێک هەستمان بە مەترسیە کرد لە شوێنێکە پێویستە ژیانمان بگۆڕین ئەوە ئەبێت دەست بە هەنگاوەکاری بکەین. جا دێمە سەرەوە بابەتش با لەوە دەست پێ بکەم کە ئێستا یەکەمین بابەت باسیەوە بکەین کە 17 ساڵ بەر لە ئێستا مەرگی هونەرمەند عوسمان عەلی هەموو کوردستانی هەژاند. دوای 17 ساڵ کە تێپەڕ بوو ئێستا وەکو وەفایەک تیپی مۆسیقای سلێمانی کۆنسرتێکیان بۆ ئەنجامداوە لەگەڵیدا پەرتووکی ڕەهەندەکانی عوسمان عەلی بڵاوکراوەتەوە. و باباسێکی عوسمان عەلی بکەین کە عوسمان عەلی ساڵی 1944 لەگەڵکی ماڵکەنی لە سلێمانی لەدایک بوو. جیاواز لە هونەرمەند بۆ بژێوی ژیانی سەرقاڵی بەرگدورین بوو. ساڵی 1963 بۆ پێشمەرگە بەڵام حەز و خولیای بۆ هونەر هەر کۆتایی نەهات. لە ساڵی 1969 لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای شۆڕش دەستی بەکاری هونەری کرد. 40 ساڵی تەمەنی ئەو هونەرمەندە لە نێو میوزیک و گۆرانی بەسەرچوو و تا ڕۆژی 21/6/2005 لە کاتی گۆرانی وتنا گیانی سپارد. ڕاهێنان دەکەن بۆ ئەو گۆرانیانەی کە مێژوویەکیان لە بیرەوەری خەڵکدا هەیە. غەزالێ و دڵدار و جوان پەرستەم بەشێکە لەو گۆرانیانەی کە ئەمڕۆ لەلایەن کۆمەڵی هونەرمەندی لاو کە کاریگەرن بە دەنگی هونەرمەند عوسمان عەلی دەوترێتەوە. هەردی دوای کۆچی باوکی نایەوێت گۆرانیەکانی بیری خەڵک بچنەوە. دووبارە بە دەنگ و هەستی خۆی زیندویان دەکاتەوە. من نەک تەنها گۆرانیەکانی باوکم، ئێمە فۆلکلۆرێکی زۆر باشمان هەیە، ژێرخانێکی هونەری زۆر باشمان هەیە، ئەتوانین ئێمەی گەنج ئیسفادێکی زۆر باشی لێ بکەین و دووبارە بە فۆرمێکی نوێوە بینەوە بەجوێی بینەرەکان و بیسەرەکانمانە. ینی ئەو کات ئێمە ئەتوانین یعنی هەر لەسەر ئەو ئیشانی کە کۆن کراوە ئەتوانین تازەگەری تیا بکەین. لەگەڵ چڕین و میوزیکی گۆرانیەکانی هونەرمەنددا لە دووتوێی پەرتووکێکدا ژیان و کار و وتەی بەشێک لە هونەرمەندانی هاوڕێی خراونەتە ڕوو. هەروە میوزیک ژەنان بەشێک لە بەرهەمەکانی هونەرمەندیان لە ڕەهەندی جیاوازەوە لە ڕووی ئاواز و شعرەوە لە پەرتووکەکەدا خستۆتە ڕوو. لە ڕووە هونەریەکەوە من هاتووم لەسەر سیما و پێکاتی گۆرانیەکانی ئەم هونەرمەندە قسەم کردەوە.
هەموو گۆرانیەکانی تقریبان 24 گۆرانی لەم کتێبە هەیە کە بە نۆت کراوە و شیکارێکی سادە کراوە بۆ گۆرانیەکان هۆنراوەکەی خراوەتە ڕوو ڕیتمەکەی خراوەتە ڕوو خێرایی ڕیتمەکانی خراوەتە ڕوو ژێرنووس کراوە بە هۆنراوەکان نۆتەکان عوسمان عەلی لە ساڵی 1944 لە گەڕەکی ماڵکەندی لە شاری سلێمانی لەدایک بووە. لەگەڵ کاری هونەریدا بۆ بژێوی ژیانی سەرقاڵی بەرگدرین بووە. خاوەنی چەندین بەرهەمی گۆرانی جوان و ناوازێ و 40 ساڵی تەمەنی لە نێو گۆرانی و میوزیکدا بەسەر بردووە. دوجار لە ڕۆژی 21 شەشی 2005 لە کاتی گۆرانی وتندا گیانی سپاردووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەو بابەتان بینی لەسەر عوسمان عەلی و بینیمان کە هونەری کوردی ئێمە یاخود فۆلکلۆری کوردی ئێمە لە ڕووی هونەریەوە چەندە دەوڵەمەندە و ئێستاش کەسانێک هەن کە دەست بەو فۆلکلۆرە کۆنەوە دەگرن و یادی ئەو هونەرمەندانە بە زیندوی ڕاگرن. با بینە سەر بابەتێکی تر کە بۆ هەر یەکێک لە ئێمە گرنگە هەر لە منداڵێکی بچووکە و ڕەنگە لە ڕەفتارەکانی درک بەو شتاکات هەتا کەسێک کە ئیتر تەمەنێکی زۆری تێپەڕاندووە ئەویش گۆڕانکاریکردنە. گۆڕانکاریکردن لە ژیان خۆڕزگارکردنە لە چەق بەستووی و هەنگاونانە بەرەو ژیانێکی باشتر. بۆ هەموو تاکەکانیش ئەمە پێویستە. بەڵام چۆنێتی دەستپێکردنەکەی بۆ ئەو گۆڕانکاریە ڕەنگە کێشەی زۆربەی تاکەکانمان بێت یان ترسمان هەبێت لەبارەی چۆن دەست بۆ گۆڕانکاریەوە بکەین یاخود نەمانەوێت ئەو ناوچەی ئارامی کە هەمانە تێیپەڕێنین. هاوکارمان دالیا بۆ چون ژمارەیەک هاوڵاتی وەرگرتووە با سەرەتا گوێمان لە بۆچوونەکان ببێت بزانی خەڵک چۆن بیرەکاتەوە سەبارەت بەوە جا ئینجا دواتر لەگەڵ میوانێک کە لێرە پسپۆری ئەو بابەتانەیە زیاتر باس لەوەکەین و ڕێکارەکانشمان پێڵێت لەگەڵ گەنجێک ڕێنمایی بۆ گەنجانی دیکە چییە بە تایبەتی بۆی کە خۆیان بگۆڕن بە ئاراسی بنیادانی خۆیان؟ خۆی بەڕاستی دیارە ئەو هۆکارانە زۆرن کە گەنجان نەتوان خۆیانی پێ و مەشغوڵ بکەن یان خۆ سەرقاڵ بکەن، بەڵام مهمە ئایا گەنجان چۆنەتوان توانەکانی خۆیان بنیان بنێن، چۆنەتوان خۆیان بەرەو پێش ببن، جا بە شێوەیەکی گشتی بێت لەسەر بابەتە کۆمەڵایەتەکان بێت لەسەر بابەتە زانستیەکان بێەوە بە خۆشحاڵیەوە لە ڕۆژگاری ئەمڕۆیە یعنی وەسائیلەکان بابەتەکان بۆ بەرەو پێشبردننی گەنجان بۆ پێگەاندنی توانەکانیان بەڕاستی بابەتەکان بابەتی زۆر هەن و چۆنەڵێ هاوکاری زۆر هەیە بۆ گەنجان لە سنتەرەکان لە دەستگاکان لە کاتوان خوانی تادا پێ بگەن یاخۆت ئەو پێک خۆ پێگەیاندانی کە کەوێتە سەر توانەی گەنجان خۆیان پێویستە یعنی ئینسان نابێ هەر هەمیشە لە قاڵبێک کابمێنێتەوە هەموو شتێک پێویستی بە تازەگەری و بە گۆڕانکاری هەیە. ئەجا تۆ ئەبێ بزانی بە کام لایەنە تۆ یعنی شیاوی ئەوەی کە خۆت بگۆڕی ئیتر لە کارەکە تا بێت یاخود لە هەڵسوکەوتی ڕۆژانە بی یاخود لە ماڵەوە لەگەڵ ماڵ و مناڵە لەبەر ئەوەی زەمن ڕۆژ بە ڕۆژە توانین بڵین سەعات بە سەعات بە بۆنەی سۆشیال میدیاوە گۆڕانکارێکی زۆر زۆریەتە ئاراوە کاتە گۆڕانکاری زەرورە لە هەموو ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگای. بە شێوەیەکی جیاوازتر چی بە گەنجانەڵی لەسەر خۆ بنیادانی خۆیان خۆ گۆڕینی خۆیان بە ئاراستەوەی کە باشتر بڕۆن بەرەو ژیانێک کە دروستیان بکات؟ بەڕاستی لە ئێستاە لێشاوێکی سەیر هەیە کەم لێشاوە هەموو بوارە جاجەکانی گرتوتەوە. گەنجان ئەبێ وریابن هیچ کاریگەر نەبن بە هیچ پێشکەوتنیە کە خراپ بێت بەڕاستی چونکە هەندێک کات ئەو پێشکەوتنانی کە هێتە پێشەوە کار لەسەر ژیانی تاکە کەسی ئەکا ئەبێ وا بکەن کە بتوانن لە ڕێگای هەموو ئەو فەرهەنگی کە خۆیان هەیەە هەموو ئەو زمانی کە خۆیان هێنە ئەو کەڵچەری کە خۆیان هەیەە جارێکی دیکە خۆیان بنیادنێنەوە و تێکەڵاوی ئەو لێشاوە خراپە نەبن. هەر گەنجێک کە بەهرەیەکی هەیە یان توانایەکی هەیە هیوادارم تواناکەی خۆی وەکو خۆی بەکار بێنێت لاسایی ئەو نەبێت بتوانێت داهێنانێ بکات لە ئیشەکەی خۆیان لە بەڵێ گوێبیستی ڕابۆچوونی بەشێک لە هاوڵاتیان بووین کە هاوکارم دالیا کەمال ئامادەی کردبوو ڕەنگەیەوە شستا هەر یەکێک لەوە کە بە دیار پرۆگرامی بەیانی 24 دانیشتون تێڕوانینی تایبەتی خۆتان هەبێ سەبارەت با گۆڕانکاری بەڵام ئەوەی کە زۆر باوە گۆڕانکاری کاتێک ئەکرێت کە تۆ هەستەکەیت مەترسیەک هەیە
یاخود هەست دەکەیت ئەمەی کە تۆ هەتا ئیتر بۆ تۆ چاوە پڕ ناکاتەوە ئیتر بۆ تۆ گرنگیەکی ئەو تۆی نییە حەزەکەی بچیتە قۆناغێکی دیکەوە یاخود سیرەکەیت هەندێک جار پێویستە گۆڕانکاریە بکەیت بۆ ئیکە ڕزگارت بێت لە کێشەیەک لە شوێنێک کە تۆ تیایت لە کارێک کە تۆ ئێستا بەدڵت نییە جا بۆی کە زیاتر قسە لەسەر ئەمە بکەین گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەین گۆڕانکاریەکان چۆن دەست پێکەن چۆن من مەترسیم نەبێت لەو ناوچە ئارامی کە بۆ خۆمم دروست کردووە ڕەنگە ئەمەی کە من ئێستا هەمە باش نەبێت لەم ناوچە ئارامە لەم بازنە ئارامە بچمە دەرەوە زۆر باشتر بێت بەڵام ترسێک هەیە من ڕائکێشێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەمە لەگەڵ کەمال داستان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کام بەیانی میوانی ئێمەیە گفتوگۆکان دەست پێکەین بەخێر هاتیت زۆر سپاس خاتون من خۆشحاڵ بووم کە لەم بەرنامە جوانە خۆم دەبیرمەوە لە کەناڵی 24 سپاس بۆ ئێوە کاکەمال لەمە هەم ڕابۆچوونەکانمان گوێ لە بوو ئەمیش من سەرەتا کەمێک باسم لێوە کرد چ کاتێک با لە ڕۆ زانستیەکەی کە ئێوە شارەزاترن چ کاتێک ئێمە پێویستە کات کە گۆڕانکاری بکەین لە ژیانمانە و ئایا گۆڕانکاری پێویستە؟ گۆڕانکاریەکان بۆ سەرجە مرۆڤەکان گرنگن پێویستن بۆ گەشەکردن بۆ چوونە ناو قۆناغێکی تازە شێوازێکی تازەی ژیانکردن گۆڕینی ڕەنگەکان لە بارودۆخێکەوە دەچیتە بارودۆخێکی تر لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر لە ئاستێکەوە بۆ ئاستێکی بەرزتر واتە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گۆڕانکاریەکان بۆ خودی مرۆڤەکان بەردەوام پێویستن ئەوە جۆرەکە لە نوێبوونەوە لە ئەپدەیت بوونەوە باشە قسەیەک هەیە ئەڵێ خراپترین ڕۆژت کام ڕۆژە بووە لەو ڕۆژەی کە لە دوێنێ ئەچوو کەواتە ئێمە ئەبێ گۆڕانکاریەکانمان هەموو ڕۆژێ بێت یاخود نا چ کاتێک کە پێویست بوو بۆ نمونە هەستم بە مەترسیە کرد لە پیشەکەم هەستم بە مەترسیە کرد لە شوێنی نیشتە جێبوونەکەم هەستم بە مەترسیە کرد لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانم لە ڕووی ڕەفتارەکانم یاخود بەرامبەرەکەم لەگەڵ من ناگونجە یا منم لەگەڵیان ناگونجم کەی من ئەبێ درک بەوە بکەم ئەمڕۆ ئیتر ئەبێ لەمڕۆ دەست پێ بکەم بە گۆڕانکاری و چۆن هەنگاوی یەکەمی بۆ هەڵبێنم لە پڕێ ببم بە کوڕێ وەکو کوردەواریەڵێ لە پڕ بگۆڕێم یاخود ستێپ بای ستێپ و تێشی گرنگی فەلسەفی هەیە دەڵێت ئێمە هەڵەکانمان وەکو مەڕ بەخێو دەکەین هەتاکو قەڵەو دەبن کە قەڵەو بوون اینجا وەختی سەربڕینیان دێت کەواتە کاتێ ئێمە گرفتەکان ئازارەکان تەنگەژەکان تەنگمان پێ هەڵدەچنن بێتاقەتمان دەکەن بێزارمان دەکەن ناڕەحەتمان دەکەن ئیتر پڕ دەبین بیر دەکەینەوە چۆن لەو بارودۆخە خۆمان ڕزگارکەین چۆن بچینە ناو ژیانێکی تازەترەوە ناچار دەبیت تۆ بیر بکەیتەوە ئەگەر کەسێک ئاسی ڕۆشنمەریشی لە ئاسێکی بەرزدا نەبێت ئاسی هۆشیاریشی بەرز نەبێت ڕەنگە پرسیار لە خودی خۆی بکە پرسیار لە کەسی بەرامبەر بکە ئیستیشارە بە کەسێ بکە پێی بڵێ من لە بارودۆخێکی زۆر خراپدا دەبێت چی بکەم چۆن ژیانم بگۆڕم بەرەوە ئاستێکی باشتر هەموو ڕۆژێک ڕۆژێکی نوێیە بۆ مرۆڤەکان هەموو ڕۆژێک دەستپێکی ڕۆژێکی تازەیە تۆ دەبێت لەگەڵ گۆڕانکاریەکان خۆت بسازێنی دەست و پەنجەی لەگەڵدان نەرم بکەی دەبێت هەموو ڕۆژێک گۆڕانکاری تازە ئەنجام بدەیت بۆ ئەوەی کە لە کاروانی پێشکەوتن و هەرگیز دوارەکەویت بۆیە گرنگە هەموو کاتێک بەردەوام فۆڵی خۆمان بکەین لەگەڵ خودی خۆمان قسە بکەین پرسیاری جددی لە خۆمان بکەین بۆ ئەوەی کە بچینە ئاستێکی باشتر و بەرزتر بتوانین بە شێوازێکی تەندروست ژیان بکەین و هەموو مافەکانی ژیان بەدەست بێنین دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە خۆمان بگۆڕین بەردەوام گۆڕانکاریەکان گرنگن هەموو ڕۆژێک هەموو کاتێک گرنگە مرۆڤ لە ئاستێکەوە بچێتە ئاستێکی باشتر و بەرزتر چونکە بەردەوام ژیان لە گۆڕانکاریدایە کەش و هەوا لە گۆڕانکاریدایە بەڵێ ئاوهەوا کاتەکان لە گۆڕانکاریدایە وەرزەکان لە گۆڕانکاریدایە هەموو شتێک دەگۆڕێت لە گەردووندا هیچ شتێک جگە لە گۆڕان هەرگیز بەردەوام نابێت هەموو شتێک دەوەستێت دەمرێت ستۆپ دەکات ئەوەی کە بەردەوامە و ئەکتیڤە و زیندووە لە کۆی گشتی گەردونیشی فراواندا بریتە لە گۆڕانیشی بەردەوام گۆڕانکاریەکان ضرورياتن گرنگن بۆ ژیانی هەموو مرۆڤێک لەسەر ئاستی دنیا بە هەموو پێکاتەکانیەوە بۆ ئەوەی کە بتوانی ژیانێکی شایستە بژیت بۆ ئەوەی کە مافەکانی خۆت بەدەست بێنی بۆی کە خەونەکانت ئامانجەکانت بەدەست بێنی تۆ پێویستە ستێپ بای ستێپ بەرەو سەرکەوتن هەنگاو بنی
و گۆڕانکاریەکان لە خودی خۆتە دروست بکەی. باشە کاکەمەل شتێکی دیکە هەیە لە ئەنجامدانی گۆڕانکاریەکان ئەویش ئەوەیە کە ئەبێت چاو لە کەسێ بکەین تا گۆڕانکاریە بکەن یا خۆم بەراورد بکەم لەگەڵ خۆمە یا خۆم بەراورد بکەم لەگەڵ کەسێکا کە بۆ نمونە پار لە هەمان جێگەی من بووە لە پلەی خوێندن بڵێم ئەو گەیشتە فڵان قۆناغ من هێشتا لە قۆناغی خۆم. دروستترینی گۆڕانکاریەکان ئەوەیە کە بەراوردی خودی خۆمە یاخود بەراوردی منە لەگەڵ یەکێکی دیکە. بەراوردکردنی خۆت لەگەڵ ڕابردووی خۆت زۆر گرنگە. بەراوردکردنی خۆت لەگەڵ خودی خۆت پار پێرار لە چه ئاستێکدا بووی لە چه ژیانێکدا بووی ئاستی ڕۆشنبیری لە چه ئاستێکدا بووە لە ڕووی داراییەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی بارودۆخی دەرونیەوە تۆ لە چۆ بووی لە چه ئاستێکدا بووی چیت بەدەستێ نابوو ئێستا تۆ لە چۆی لە چه ستێپێکایی باشە کەواتە بەراوردکردن خۆت لەگەڵ خۆت زۆر گرنگە لە ئێستا بۆ ڕابردوو و کارێکی باشکەی لە ئێستا بۆ داهاتوو گۆڕانکارەکان بەخۆڵکەنی ئەنجامی بی و بۆ پرسیارێکی کەشکە ویستم وەڵامی بەڕێزی بەمەوە ئێمە گەر خۆمان بەراوردکەین بە کەسانی گرنگ و کەسانی سەرکەوتوو لەسەر ئاسی دنیا بۆ کارە پۆزتیڤەکان کە سوودبەخشن بۆ خودی مرۆڤەکان زۆر شتێکی باشە خۆت بەراوردکەی بۆ کەسانی کە سەرکەوتنی گەورەیان تۆمار کردووە یعنی لە ئاسێکی زۆر باشدا کەسانی ناسراون خەسڵەتەکانی ئەوان دەتوانی بە شێوازێکی ڕاستەوخۆ دووبارە بکەیتەوە یا لەوانەوە فێر ببی دەرسێکی باش وەربگری ئەوان پێشتر چی بوون و چۆن کاریان کرد و چۆن پلانی بەرنامەیان هەبوو بۆ ژیانی خۆیان و هەموو کەسێ ئاستەنگ و لەمپەر و بربەستی زۆر لە بەردەمیا وجودی هەیە بەڵام ئافرین بۆ کەسانی کە ئازان دەتوانن بربەستەکان تێک بشکێنن و ڕێگەی ڕاست و دروستی خۆیان بدۆزنەوە و هەنگاو بنێن بەرەو گۆڕانکاری و بەرەو نوێبوونەوە گرنگە لە ژیانی مرۆڤدا خانەکانی لەشی مرۆڤ نوێ دەبنەوە خوێنی مرۆڤ نوێ دەبێتەوە باشە ژینگەکان نوێ دەبنەوە ڕەنگەکان دەگۆڕێن دەنگەکان دەگۆڕێن هەناسەکان دەگۆڕێن خودی مرۆڤەکان دەبێت ڕۆیان بگۆڕێت دەبێت ئەفکار و ڕەفتار و کرداریان بگۆڕێت گۆڕینی ئەفکارەکان هەموو ڕەفتار و کردارەکانیش لەگەڵ خۆیدا دەگۆڕێت باشە گەورە پسپۆری دەروونناسی یانگ باسی ئەوە کات ئەڵێ هەڵە تا کاتێک هەڵەیە کە تۆ بەردەوامی لەگەڵی لەگەڵ وەستای ئەبێ بە ئەزمون جوانە ئێمە بۆچی ئەترسین تەنان دەگەر هەڵەیەکی شەکەین بەڵام بە ناوچەیەکی ئارامی ئەزانین بۆی کە لەو هەڵەیە ئەبان دەرچین بەڵام ئەترسین تووشی هەڵەیەکی تر ببین ناچینە دەرەوەی بازنەیەک بۆی کە گۆڕانکاریمان ئەمە چییە لە مرۆڤاکە هەمیشە ئەگەر شوێنەکەشی خراپ بێ ڕەنگە بۆ ناوچەی ئارامی خۆی هەر ڕەزامەند بێ بەس بۆی کە گۆڕانکاری نەکات تاکە ئێمە بەردەوامین لەسەرەوە هەڵەیە تاو کاتێک کە هەستی پێکەین نەیتر بەسەیتر ئەمە ئەبێ بکرێ بە ئەزمون ئەبێ هەنگاوێکی تر بنێ ئەمە بڵێ مرۆڤەکان بە شێوازێکی گشتی بازنێکی سووریان بە چواردۆری خۆیاندا کێشاوە ئەم بازنەیە پێی دەوترێن ناوچەی ئارامی و تەسەور دەکات ئەگەر لەم بازنەیە بڕاتە دەرەوە ئەیتر ئەم دەمرێت ناتوانێت لە ژینگێکی ترە بسازێت بگۆنجێت بژی لەگەڵ حورمەت و ڕێزمانە بۆ هەموو کەسانەی کە کارمەندن یان هەر کارێکی پیشەیی دەکەن بەڵام کەسانێک هەن سەیرن کە بە درێژایی 40 ساڵ بۆ 50 ساڵ فەرمانبەرن لەسەر یەک مێز و کورسی لە یەک ژوورە ناگۆڕێن کەسێک هەیە بە درێژایی عمری کرێکارە بە درێژایی عمری سەربازە مرۆڤەکان دەبێت بگۆڕن بۆ ئاستێکی باشتر ئاساییە تۆ سەربازبی بەڵام ساڵێک 2 ساڵ دواتر دەبێت پۆستێکی بەرزتر بەدەست بێنی دەبێت گۆڕانکاری بکەیت دەبێت چەند ستێپێ بەرەوسەرەوە بڕۆی کرێکاری ساڵێک 2 ساڵ 3 ساڵ کێشەنی بەڵام دوایی ببە بە وەستایەکی زۆر باش و شارەزا و کارامەوە لێ هاتوو کەسانی تریش باچاو لە تۆکەن ببن بە وەستایەکی دەستڕەنجینی شارەزا تۆ سەربازێکی سادە و ساکاری بەڵام دەچیتە خولی ڕاهێنان و فێربوونی ئەفسەری دەبی بە ئەفسەرێکی بەرز و پلەکانت بەرز دەبێتەوە ئەمە گۆڕانکاری گەورە لە ژیاندا پێویستە بکرێت بۆیە کاتێکە مرۆڤ دەگۆڕێت هەست بە ژیانێکی تازە دەکات بە بارودۆخێکی تازە بە ژینگەیەکی تازە و هەست بە ئارامیەکی تازە دەکات و دڵخۆش دەبێت ئەوەی کە هۆکارێکی گرنگە بۆی ئەو کەسێک کە ناگۆڕێت لە شوێنی خۆیان چەق بەستووە ماوەتەوە ئیرادەی لاوازە باوەڕی بە خۆی نییە و ترسی خودی خۆی و ترسی قسەی کەسانی چوار ئەوە ویستم ئەو پرسیارە بکەم کاکەمال هەندێک جارێ ئێمە زۆر ئارەزوی گۆڕانکاریمان هەیە بەڵام دەوروبەرەکەمان ڕێک تەوقێکی بە دۆری ئێمە دروستکردن نەکەی
مەترسی هەیە ئەها فڵان کەس کردی چی بەسەر عیبمان چیە بۆ خۆمان دانیشتوین کێشەمان چیە ها چەند بێ مشکلین هەر نییەوە نان و ئاوێگە خۆین و ئەمانە وشەیەکن زۆر جار دووبارە ئەبێتەوە دەبڵێ سوپاس بۆخوا بەس نییە لەش ساغی چ پێویستەکە ئەو کارە بکەی هەرەوەنە لەش ساغەکەت هەیە بەسە بەشی ئەومان هەیە ئەمڕۆ ئەخۆین و بەشی سبەیشمان هەیە یعنی مەبەستمەوەیە تا چەنە دروستکردنی گۆڕانکاری لە خۆمان وەمان لێ کات کە ئێمە هەنگاو بنین بەڵام کاریگەری دەوروبەر ناهێڵێت چی بکەین کاریگەری دەوروبەر لەسەر خۆمان کەم بکەینەوە دڵکارنجی قسێکی زۆر جوانی هەیە دەڵێت لە هەموو بارودۆخەکاندا ڕەخنە لێ دەژیرێت بە ئاسانی ستایش ناکرێت یعنی لە هەموو بارودۆخێکدا کەسانێکی زۆر هەن ناڕاستین بەرامبەر بە تۆ دژاتی تۆ دەکەن بەڵام دەڵێت مادەم تۆ لەسەر ڕێگایکی ڕاست و دروستیت نابێ قسەی چوار دەور کاریگەری نەرێنی لەسەر ژیانی تۆ هەبێ گرنگەوەی تۆ لاینێک هێڵێکی ڕاستت هەبێ تاکو هەنگاو بانگاو لە ئامانجەکەت نزیک ببیتەوە چونکە لە هیچ بارودۆخێکدا خەڵکی لەسەر تۆ قسەی باش ناکات ئەبێت ئیرادێکی بەهێزت هەبێ باوەڕت بە خودی خۆت هەبێ بە دەرونی خۆت بە ڕۆحی خۆت لەگەڵ خودی خۆتە گرێبەستێک واژۆ بکەی و پەیمانێک ببەستی و بڕیار بدەیت گۆڕانکاری لە بڕیارەوە دەست پێ دەکات لە بەڵێنێکی ڕاستەقینەوە دەست پێ دەکات کە لەگەڵ خودی خۆتە ئەنجامی بدەیت وتیشی ئینگلیزی هەیە کە زۆر گرنگە لەسەر ئاسی دنیا باوە دەڵێت change or die یان بگۆڕێ یا بمرە دەبێت تۆ یان بگۆڕیت یان بەو بارودۆخی کە پێی ڕازیت بمێنەرەوە ئیتر هەرگیز گلەی و گازندەت نەبێ خۆت ئەم ژیانت قبول کردووە ئەگەر تۆ دەتەوێت ژیانێکی باشتر هەڵببژێری دەبێت کاری بۆ بکەی دەبێت نەترسی ئەبێت بچیتە دەرەوەی بازنا ناوچەی ئارامی بەجێ بێڵیت باوەڕت بە خودی خۆت هەبێت دەتوانی کاری گەورەی بۆ ئەنجام بیت دەتوانی بە خەونەکانت بگەیت زۆر بە ئاسانی گۆڕانکاری بەردی بناغی سەرکەوتنە و هۆکارێکی گرنگە بۆ سەرکەوتن و گەیشتن بە ئامانجەکان زۆر باشە ئێستامانە ئمە باسیەکەین خەڵکانێگەن بینەری پرۆگرامی ئێمە لەڕێی پرۆگرامەکەمانەوە ئەیبینن و ئەمڕۆ هەر لە ئەم بەیانیەوە هەوڵی ئەوەیان ئەو ئامانجەی کە هەیەە پێویستی بە گۆڕانکاری بێگومان هەنگاوی بۆ هەڵبن تا چەندێک ئێوە وەکو کەسێک کە ڕاهێنەری گەشە پێدانی مرۆین ئەبینن خەڵکی کوردستان حەزی بە گۆڕانکاریە و بە تایبەتی تا چەندێک لەو خولانە بەشداریەکەن کە ڕاهێنانەکانی گەشە پێدانی مرۆیی تیادا ئەنجام بدرێت من لێرە شتێک بڵێم هاوڵاتیانمان زویر نەبن ڕەنگە ئێمە سەلاجەی ماڵەکەمان هەموو ڕۆژە حەز بکەین گۆڕانکاری تیا بێت بێگۆڕین لا کەنتۆری جلوبەرگەکەمان گۆڕانکاری تیا بکەین دیکۆری ماڵەکەمان گۆڕانکاری تیا بکەین پارەشی بۆ خەرجکەین بەڵام ئەوەی کە پێویستە یارمەتی ئێمە با گۆڕانکاری تیا بکەین لە خودی خۆمان و هیچ کات پارەی بۆ خەرج نەکەین تا چەندە ئەمە دروستە منێڵێم زۆر ڕاستە خانمەکان پارێکی زۆر خەرج دەکەن لە جوانکاری بۆ خۆیان بەلایەنەوە گرنگە فەیسێکی جوانیان هەبێ جەستەیەکی جوانیان هەبێ یان لە ماڵە دیزاینێکی جوانیان هەبێ کەرەستە و پێداویستەکانیان تازە مۆدێل بێ لاساییکردنەوە زۆر گرفتێکی گەورەیە بە شێوازێکی خراپ بە شێوازێکی نەرێنی کۆرسە زانستیەکان پسپۆڕی زۆرمان هەیە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی زۆر هەیە مامۆستای زانکۆی زۆر باش هەیە دەتوانن لە هەموو ئاستە جیاوازەکان و بۆ هەموو تەوەرە گرنگەکان کۆرسی زۆر باش بڵێنەوە بەڵام کەمترین کەسان لە کۆرسەکان بەشدار دەبن پێیان خۆش نییە نازان لەو کۆرسانە چی وەردەگرن چی فێر دەبن ئامادەن پارەیەک بۆ کارێکی تەرفیهی کە دڵیان پێی خۆش بێ پارێکی زۆر سەرفکەن بەڵام ئامادەنین لە وەبەرهێنان لە خودی خۆیان ئابکەن ئێستیسمار لە خۆیان ئابکەن خودی خۆیان دروستکەن گەشە بە خۆیان بدەن بە دەرونی خۆیان بە عەقڵی خۆیان بە ڕەفتار و کردداری خۆیان بە بیکردنەوەی خۆیان مرۆڤ پێویستە لە خودی خۆیەوە دەست پێ بکات هەتاکو خودی خۆت نەگۆڕیت هەرگیز هیچ شتێک ناگۆڕێ گۆڕانکارەکان یەکەم جار لە خۆتەوە دەست پێ دەکات کە تۆ گۆڕایت ژینگە دەگۆڕێ ژیان دەگۆڕێ لۆکیشن دەگۆڕێ ڕەفتار و کردداری چواردە و دەگۆڕێ ڕوئیای کەسانی تر بەرامبەر بە تۆ دەگۆڕێ هەموو شتەکان باش دەبن بە جۆرێکی تر دەڕوانیتە ژیانکردن عەقڵێکی گەورەتر دەبێت دڵخۆشتر دەبی بە شێوازێکی گەشتر ژیان دەبینی و بە شێوازێکی بەرفراوان بیر دەکەیتەوە گۆڕانکاریەکان گرنگن بۆ سەرکەوتن و پێویستە هەموو مرۆڤێک هەوڵ بدات گۆڕانکاری لە خودی خۆیەوە دەست پێ بکات بۆ هیوایکە ئێستا ئەوانەی کە بینێرن لەگەڵ ئێمە بە نیازی ئەوان گۆڕانکاریەکانیان دەست پێ بکەن هەر لە ئێستاوە لە جێگەی نووسنەکەت ئەگەر دانیشتوی سەری پرۆگرامانەکەی هەر ئێستا بە کۆکردنەوەی جێگەی نووسنەکەت و بە کۆکردنەوەی ژوورەکە دەست پێ بکە
بەو هیوای کە گۆڕانکاریە گەورەکان لەگەڵ تا ڕووبدەن دەستخۆش کەمال داستان واحێنەری گەشەپێدانی مرۆیی لەگەڵمان بێت. خۆشحاڵ بم زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. بۆ پێیکە پێش کەمێک باسمان لە گۆڕانکاریەکان کرد جا مرۆڤ بە قۆناغی جیاجایە تێئەپڕێت لە تەمەنە و پێویست دەکات کە لە هەر تەمەنێکە گۆڕانکاریەکی جیاواز بەسەر جەستەیە بێت و هەروەها لەگەڵەشە خۆراکی و شوێنی ڕەنگە شوێنی حەوانەوەی هەمووەمانە پێویستی بە گۆڕانکاری بێت بە پێی تەمەنەکان. جا ئێستا باسی ئەوە ئەکەین کە چۆن منداڵی ساوە گۆڕانکاری بەسەر خواردنەکەی بێنی یاخۆ سیستەمی خۆراکەکەی بگۆڕین، چۆن منداڵی ساوە فێری سیستەمی خۆراک بکەین. منداڵی ساوە پێویستە دوای تەمەنی 6 مانگی وردە وردە بخرێتە سەر سیستەمی خۆراکی، وای لێ بکرێت کە تەنیا پشت بە شیری دایک نەبەستێت. جا بزانین ئەمە کەی ئەبێ ئەنجامی بدەین. پزیشکان ئەڵێن چی؟ ئەڵێن سەرەتا بە شۆربا دەست پێ بکە و بە سیستەم واتە خواراکی پێ بدە کە دەبێت شۆربای برنج بێ بۆ نمونە تا 1 هەفتە لە هەمان جۆر شۆربای پێ بدە. اینجا ئەڵێن کە پاشان نەتوانین بۆ نمونە بۆ شۆرباکە گێزەری بۆ زیاکەی وردە وردە پێکاتەکانی تری بۆ زیاب بکەیت. پزیشکان ئامۆژگاری ئەوە شەکەن کە دایکان پێویستە لە سەرەتای فێربوونی منداڵ بە خۆراکی ئاسایی باشتر وایە لایەنی کەم بۆ ماوەی 3 ڕۆژ تەنیا 1 جۆر خواردنی پێ بدەن و نابێت چەند جۆرە خواردن تێکەڵ بکەن بە یەکەوە. ئەمەش بۆ ڕێگرتن بە تووشبوون بە هەستیاریە. جا ئەمانەوێت زیاتر سەبارەت بەمە زانیاری وەربگرین کە ئەم بەیانیە بێگومان ئەمە بۆ دایکان و دایکان و باوکان گرنگیەکی تایبەتی هەیە کە ئێتر مرۆڤ لەسەر خۆراکە کە گەشەی جەستە دەکات و دەمانوێت ئەمڕۆ لەگەڵ دکتۆر کاوە عومەر پزیشکی منداڵان کە میوانی ئستۆدیۆی ئێمە لە بەیانی 24 گفتوگۆکان دەست پێ بکەین. بەخێر هاتی دکتۆر. سپاس دەکەم عومەر دریج بێ. ئستۆدیۆ ڕوونا کردەوە بێگومان دایک و باوکێکی زۆر هەن کە لە لاپەڕەی فەرمی خۆتەوە هەموو ئەو ڕێنوێنیانە ئەبینن کە ڕۆژانە بۆ دایکان و باوکان دەیخیتە بەردەست بۆ ئەوی کە منداڵێکی تەندروستیان هەبێت کە منداڵێکی تەندروستە بوو کۆمەلگایکی تەندروست بێ نەخۆشیمانە بێت. ڕەنگە هەندێک جار نەخۆشیەکان لە سەرەتای منداڵیەوە بکرێت چارەسەر بکرێن بەڵام بە ناهۆشیاری دایک و باوکان کێشەکە گەورەتر ببێت. جا بەخێر هاتن دەکەین ئەمڕۆ دەرفەتێکی باشە کە پرسیارێکی زۆرت ئاراستە بکەین دایکان و باوکانیش سپاس دەکەم مەمنون عومەر دریج بێ. سرم بۆ لە بڕۆ سرت بۆ لای منەوە بێت. بەخێر هاتی دکتۆر. دکتۆر کاوە باسی ئەومان کرد کە باسی خۆراکی منداڵمان کرد باسی گۆڕانکاریەکانمان کرد. جا گۆڕانکاری بۆ هەموو مرۆڤەکان ڕەنگە لە سەرەتاوە ئەستان بە ئیتر لە هەر شتێکەوە بە لە خۆراکە و بە لە شوێنی نیشتە جێبوونەوە بێ بە تایبەتی بۆ منداڵێکی ساوە کە هێشتا کۆئەندامی هەرسکردنی کۆئەندامێکی ئەتوانین بڵین تەواو گەشە سەندوو نییە. کەی ئێمە ئەتوانین لە شیری دایکەوە گۆڕانکاری بەسەر خۆراکی منداڵەکەم یاخود کەی کاتی گونجاوە کە منداڵ ئیتر خۆراکی چۆنەڵە وشک و قورسی پێ بدرێت. خۆی ئەو پرسیارە پرسیاری گرنگە و زۆر خەڵک بەڕاستی لێمە پرسیە ئەو پرسیارە ئایا لە 4 مانگی مناڵ داخڵکەین بۆ خواردنیان لە 6 مانگی داخڵکەین. طبعاً جۆرە و جۆر هەر دکتۆرێک و ڕێی خۆیە بەڕاستی بڵم لە دەرەوەش هەرێک و ینی بڕی بۆ ئەڵمانی هەرێک و ڕێی خۆی هەیە بۆ داخڵکردن. بەڵام لە منظەمەی سەحی عالەمی جاران وەختی خۆی دیانوت لە 6 مانگیەوە داخلیکە. بەڵام ئێستا فەرقی هەیە. ئێستا ئەڵێ لە 4 مانگی داخلیکە بەڵام ئەبێ مناڵەکەت تون بێ بە قۆت بێ کە بیخەیتە سەر زیگی سەری هەڵبڕێ یعنی تون بێ. باش ئێمە بەچی بزانین ئەم منداڵات توانای ئەوەی هەیە کە توندا ئێستا دایکێک منداڵێکی 4 مانگی هەیە ئەوێت هەر لە ئێستا لە ئەمڕۆ بۆ نمونە دەست پێ بکات. وەڵڵاهی سەردانی دکتۆری بکە ئەوەڵجا ئەم بەهین بە هینی شخصی خۆم سەردانی دکتۆریکە دکتۆرەکە چی پێ بڵێ دکتۆری هی منداڵان دکتۆرەکە چی بڕە پێ بڵێ لەسەر ڕێنمایی دکتۆرەکە بڕەوە باشە من کەم ناڵێکم بۆ دێ دەیبینم فاسی دەکەم تون بوو بە قۆت بوو ئەوانە بوو ئەڵم بڕۆ داخلیکە بەڵام بە هێواشێواش داخلیکە نەک بڕۆی بە ینی بە شێوەیەکی قورس داخلیکە هێواشێواشەکە چۆنە هێواشێواشەکە چۆنە ینی منداڵ جارێ لە شیر ینی تامی شیری کردووە مناڵەکە کە تامی شیری کردو بێ
ئەتوو بێ خواردنێکی بۆ داخڵکەی زەحمەتە بیخوات یعنی برنجێکی بدەیت تامی شیر و برنج فەرقیە جارێ دەمارەکانی زمانی جارێ نەکرێتەوە ئەو چی لێ دەکەی دایکەکان بە هەڵە تێدەگەن وازانین کە ئەڵی داخەڵیکە بڕۆ قاپێکی بدرێت وانە بەو شێوێت ئەبێ هێواش بیدێت یا نیم وڵاکی بدەیتێ بیخە سەر زمانی هەر سەر زمانی کە سەر زمانی هاتە سەر زمانی دەماراتێ نێروی ئەو شتانە هەیە ئەو نێروانە وا لێ دەکا گۆڕانکاری لە جیاوازی دروست بێ لە بینی شیر و برنجەکە هەتاکو بزانێ تامەکان چییە نایخوا برنج بدر ناخوا فڕێدا دوای محاولی دوو هەمی دەکەی عینەشت نایخوات بەڵام محاولی سێم و چوارم تامەکە دروست دەبێت بۆی کە تامەکە دروست بوو بۆی ئەو وەختە وردەورد دەست پێ دەکا بە خواردن بەڵام بجنەکانی لا ئێمە یەکەم جار کە خواردنی دایە بە قورسی دەدایێتێ دەیداتێ ئەو جاوردە وردە ڕەفزی دەکا قوبڵ ناکە حەزی لە شیرەکەی ئەڵە شیرەکەم بدرێت نامی ئەمن خواردن ناوێتەوە تەواوتر بێزار بەس دکتۆر لە لایەکی ترەوە هەندێک دایک هەیە لە شەشمانیەوە بۆ نمونە ئەو شیرەی کە ئەیدا بە مناڵەکەی لەگەڵ یا شیری وشکیشی پێ ئەدا واتە لە بری خۆراکی دیکە کە خۆراکە سروشتیەکانن شیری قوتوشی پێ ئەیات اینجا لەگەڵ یا چۆنەڵێ بە شیری قوتو دواتر خواردنەکانی تر ئەمە تا چەند دروستە والله خۆی ئەڵێ دائما شیری دایک لە هەمووی مهمترە بێگومانە ئەوە مناقەشی لێ ناکرێت هەموو زۆر لە سوسیال میدیا و هەر یەک دکتۆرێک بۆ خۆی قسەی کردووە با زۆر لەسەر مۆزوع نەڕۆن شیری منداڵ لە هەمووی مهمترە بەڵام شیری منداڵ دکتۆر دەزانێ ئایا هەتاکەی بیداتە ئەو منداڵە باشە ئایا شیری قوتوی بداتێ یان نەیداتێ چونکە هەیە منداڵ دەبێنی شیری دایکە خوا گەشەی باش نییە دکتۆر خۆت چاوەڕێ ناکە مەڵم تعلیماتی دەداتێ بۆ دایکەکە خواردن بخۆ شتانە بخۆ متابعی دەکە هەر ئەوە نەبووە ئەوجا مەجبورە خۆ دانانیشە ینی مناڵەکە هەر لاواز بێ ئەوجا محاولاکە شیرێکی بۆ داخڵکە باشە هەتا گەشە بکە خەڵکێک لێرە بە هەڵە تێدەگا باشە وازانێ شیری دایک تەواو ئیتر هەموو دنیاە نە شیری دایک ڕاستە باشە زۆر باشە بەڵام ئەبێ گەشە بکە لەگەڵی باشە دکتۆر هەندێک جار هەیە ئەڵێن هەر ئاوی شینە دەرێ بە مناڵەکە هەر شیرەکەی خۆتی دەرێ بەسێتی مناڵ هەیە تا 4 مانگ تا 6 مانگ تامی ئاوی شینە کردووە هەڵێن شیرەکەی خۆت هەموو شتێکی تیا دروستاوە خۆی ئەگەر شیری دایک بیتە سەر شیری دایک لە 180 ئاوی تێدایە باشە یعنی ئاوی خواردووە یان کەواتە پێویستی باو نییە بەڵام ئەگەر لە 4 مانگیەوە داخلی خواردنی بکە یان لە 6 مانگیە لە 5 مانگیەوە داخلی خواردنیکەی یان لە هاوینان برک هاوینان برک قورسە و گەرمە و ئەوەیە ئەتوانی ئاوی داخڵکەی ئەو وەختە چکە تێنی دەبێت باشە بەڵام ئەگەر لە 4 مانگ پێشەوە ئەگەر ئاوی بدەیتێ گەشەی ناکە گەشەکەی کەمتر دەبیان مەسەن دەبینی دایکێک دێ ئاوی دەداتێ شیری خۆشی دەداتێ ئێکەواتێ ئەنی شیرت ڕوو نەوێ وانە یعنی گەشە ناکە یان لەبەرەوە ئایمە دەرێت لەبەرەوە لە 180 شیری خۆت ئاوی تێدایە و دومی بۆ دایکەکان بەڕاستی یعنی ئاوی ناخۆنەوە خۆی ئاو ناخۆتەوە دایکەکان ئاوی ناخۆنەوە یعنی ئاو زۆر گرنگە یان تەسەور کە شیر لە 180 ئاو بێ ئەتوو ڕۆژی پەرداغێک بخۆی یعنی ئەتوو شیرەکەت باش نابێ کوالیتی باش نابێ کە دێتە دەرەوە بڕک تامی ناخۆشە بۆ مناڵەکە ڕوون نییە بەو شێوەیە حەزی لێ بکە دەبینی دوایی مناڵەکە بێزارە بێ کاتی هاوینان بە تایبەتی دایکێک کە شیری نەخوات خواردن بخوات دەبینی شیرەکەی باش نییە بەو کوالیتێتە نییە کە ئاوێکی باش تێدا بێ لە 180 ئاوی تێدا بێ هینەکانی هەمووی ڕێژەکانی بەتەواتی جوان بێ ئەو خۆراکانەی کە گرنگترینن کە دەست پێ بکات دایک بیدا بە مناڵەکەی بۆ ئەوی کە ئێسکێکی بەهێزی هەبێت هەموو جار خۆشت لە بابەتەکان زۆر باسیێواکەیت کە باڵا زۆر جا کێشەی دایکانە حەزەکە مناڵەکان باڵا بەرز دەرچێت چ جۆرە خۆراکێک دەست پێ بکەین ئەو جۆرە شۆربایانە چین کە من ئەتوانم بیدەم بە مناڵە ساواکەم لە سەرتاوە پێکاتەکانی چی بن خۆی مشکلەی ئێمە کە داخڵبوونی خواردنەکەین بۆ مناڵ یەکەم شت ئەبێ ئاگات لە حساسی خواردن بێ حساسی خواردن زۆر گرنگە خەڵک لی نازانێەوە بەداخەوە یعنی حساسی خواردن چییە تو مەچەنم مناڵێکە خواردنی دەدەیتە دوسێن خواردنی دەدەێت حساسی هەیە خۆشت نازانین لە کام خواردن بوو وانە خۆی
خۆی دامن ئەڵێ سێ ڕۆژ یەکەم یعنی هەموو سێ ڕۆژ جارێک یەک ناو خواردنی بدەیتێ مەسەن مناڵێک چاوە داخلی خواردن کرد لە 4 مانگی بەس برنجی بدەرێ سێ ڕۆژ یەکەم بەس برنجی بدەرێ بزان خۆی لە برنج عادەتەن حساسی زۆر کەمە لەبەرەوە ئێمە داخلی برنجی دەکەین دکتۆر بیکەین بە شۆربا برنجەکە بۆی بیکەی بە شۆربا برنج بەڵێ بیکە بە شۆربا برنج بیکوتی لە خەڵاتەی بدەی ورد وردیکەی نەرمیکەی ئەو جەبی دەیت خوێتیا بێ ڕۆنی خێی تێدا نەبێ ڕۆنی تێدا نەبێ شەکری تێدا نەبێ ئەوانە هەمووی پاش ساڵێکە ئەبێ چکە خۆی مناڵ جارە زمانی نەکراتەوە بۆ تامی خێ و شەکر و ئەوانە یعنی دایکەکە ئەڵێ برنجەکە بێتاوە خۆ بۆ تو نەکراوە بۆ مناڵەکە کراوە مناڵەکە جارە تامی وەرنەگرتووە کاتەوە زانیارێکی زۆر گرنگە ئەگەر شۆربای بۆ مناڵەکەت ئەەکەی دایکی بەڕێز هەڵبدا هیچ پێکاتێکی دیکە لەناو ئەو شۆربایە نەبێت جگە لەو یەک پێکاتەیە بۆ نمونە برنجە لەگەڵ ئاوە بەڵێ لەگەڵ ئاوەکەی دەیکەی بەڵام کە دەیدەیتێ مڵاکێکی بدرێت نی مڵاکی بدرێ باشە حتا تامیکە زمانی فێری چکەوە شیری خواردە پێشی یەک ڕۆژ دوایی خەیتە سەر برنج تامی برنج جیاوازە لەگەڵ تامی شیر کە دەیدەیتێ حەزی لێ ناکات بەرزش نییە قاپی قوڵی یان قاپێکی شلەی بیت ئەبێ بە مڵاکی نی مڵاکی بدەیتێ دەست پێ بکەی ئەو جا مڵاکەکان وردە زیاد بکەی بۆی هەتاکو فێر بێ فێری ئەو خواردنە بێت دوای سێ ڕۆژ دیتر لە برنج مشکلەی نییە ئەتوانی خواردنەکەی بۆ داخڵکەی ئەو وەختە ئەتوانین پەتاتەی بۆ داخڵکەی بەڵام پەتاتە نەرم بێ بەبێشل بێت توانین لەگەڵ شیر تێکەڵیکەی ئەتوانی شۆفانی بۆ بگریتەوە بەڵام ئەبێ هەمووی لە خەڵاتە بدرێ ئەو شتانە بێ هەمووی لە خەڵاتە بدرێ نەرم بێ بتوانێت قوتی بدا بتوانێت یعنی ڕاو نەچێ لە خۆرگی زۆر چاکە دکتۆر باسمان لە خواردنەکان کرد دایکان ئێستا کەمێ بەرچاوڕونن ئەوانەی کە یەکەم مناڵیان هەیە ئەوەی دوودان و سێدانەی هەیە بەپێی ئەزمموی ئیتر باشتر ئازانێت ڕەنگە بە دایکێکی تریش بڵێ چی بکە با بینە سەر هەندێک خۆی هەڵا لە دایکان کە لەگەڵ مناڵی ساوایەکەن جا ئەم بەرزکردنەوەی مناڵ کە ئاوای لێ کات هەڵیە شەقێنێت و هەڵێ شەپێنێ زۆر جار جارێک باسی ئەوم کرد باسی شایم هەڵفڕاندنی مناڵ تا چەندە بە دروستە ئەیدەیتە دەست نەنک و خاڵ و پور ئیترەونیان پێخۆشە هەر یاخود خوتوکەدانی منداڵ ژێرملی خوتوکادن ژێرباڵی خوتوکادن ئەو مناڵە پێکەنینێکەکە کە پێکەینەکە بە پێویستی خۆی نێ ڕەنگە ئازیەتی ببێت ئەمانە ئەو خۆ هەڵانە چینکە ئێمە ڕەنگە هەندێک جار ئەنجامی ئەدەین زیان بە تەندروستی منداڵەکە ئەگەنن وڵی بەڕاستی بەزانین چە من خۆم تەرکیزم کردو سەر دایکان ئەوەی یەک مناڵیان هەیە باشە ئەوی تازە مناڵیان دەبێت من زۆر تەرکیزەکەمە سەرەوانە ئەوانە زانیاریان نییە سفرە باشە هیچ زانیارێکیان و دومنیش حتا مامەڵەکردن لەگەڵ مناڵیان ئەترسن یان ئەترسن دەستی لێبدا باشە ناتوانانی حەفاظەی بۆ بگۆڕێ من پێشنیارێکم هەیە بەڕاستی ینی زۆر گرنگە من کە بمێ ینی شتێک بکەم ینی حەزەکەم ئەگەر حکوومەتیش جۆم لێ بێ هەنی ئەوەیەکم هەیە بڵم بۆ ئەو دایکانە ئەوانەی تازە مەسەن مێر دەکەن دەورێکیان بۆ خولیان هەبێت خولێکیان بۆ بکەنەوە خولی چی فێرکردنی ئەو ژنە ئەو تازەیە کە لە مێری کردووە فێریکەن بۆ چۆن مەسەن مامەڵە بکە کە منداڵی دەبێت نازانێت چی بکات نازانێت چی بکات فێری بکە بڵێ یەکەم خۆتۆ دووەم خۆتۆ گەر فێری نەکەی ئەوە ئەترسێ کە ئەترسێن نازانێت دوورەکەوێتە لە مناڵی خۆی ئەیدا بەدەست خەسوو دایکوانە خەسوو دایکشی خۆت تەڵام تو لە هەموو شتەکانی قەدیمیە ئێستا دنیا تەتەوری کردو هاتووە پێشەوە پێش بە تایبەتی دکتۆر سەرەتاکان ڕەنگە ئێستا ئەو شتە نەما بێ هەر مناڵ لە دایکە بوو یەکسەر کەوچکێکی چاو بە تۆزە شەکراوە بیکەرە دەمی بە هەر دێرەشیر کە ژەکەکەی دایکی نەخواردبوو ئەم ڕێزمان هەیە بۆ ننکەکان یەکسەر کەوچکێک وانە ئەمن جارێک ژنێکم دیت ینی تازە لە دایک بوو مناڵەکەی قاپێکی هێنا یەک مڵاکردە خۆزگەم بە شەکرە مڵاکی هێنا خسێ ناودێ وتم موجود خسێ ناودێ وتی وەڵڵا هەنگوین و خستە ناودێ ئەجاشڵەنی هەنگوینی ساغ هەنگوین موسیبەتە بۆ جەرگی جارە جەرگی دروست نەبووە یعنی تو بیت هەنگوینی بدەیتێ ئەوە کارساتە بۆ مناڵە یا دکتۆرانت ئەمە بۆ زەردووی بۆی کە زەردوینەوە بە تایبەتی و مناڵانی کە لە مانگی حوت لە دایکە بن لەگەڵ هەشتا خێرا تۆزە شەکراوی بەرێ با تووشی زەردووی نەبێ وەڵی ئەوە خۆ بەسەوە نیە خۆزگەم بەس هەرەوە بێ زۆر شتێکەیە مەسەن دەبین گوێی کوونەکەن ئەڵە وەڵای بازەرگ نەبێ یان ئای ئاکرەی بۆ دێن
زەرک نەبێ ئەو ڕۆژە خۆ نەخۆشێکیان بۆ هێنام نەخۆشەکە هاتبوو تەواو ینی هیچی نەما بەڕاستی یعنی خۆی عمری تقریبن هەفتەیەک بوو خۆ ئێستا جۆشیلێتی ئەو دایکە هیچی نەما بوو بۆ مردن ئەو مردنیش بەدەست خوایە تەوان بەڵام هاتبوو وەکو بەفەر بوو هێناوەی بۆلام بێزار بێتاقات شیری نەدەخوا وتم هۆ چیت لێ کردووە وتی وەڵی پیان وتمەوە نابێ بیخیتن سەرمایەکەی باز تووشی زەرک نەبێ یعنی من پێم وتم سەرمایەکەی دەیکوژی لەبەر زەرکی توش نەبێ وتم هەر بازەرکەکەی باشترێکەکەی دوای داخڵم کرد دوسێ ڕۆژ داخڵم هاتە هاتە سەرخۆی دوای دەرم کەوتم ئاگات لێبێ ئەم جارە بەخوا پۆلیست بۆ گاز باشە با باسی بێشکەش بکەین لە خوا هەڵەکان سەزانیمان هەڵپەڕاندنی مناڵ باش نییە چونکە مێشکێکی شلی هەیە تەنانەت ئەندامەکانی جستەی زۆر بە باشی یەکتری نەگرتووە ئەو هەڵوەزاندنە ڕەنگە هەندێک جار ترس هەیە لە مناڵێکە لە دایکە بە خەلعی ورکی بۆ دروست بێکە چەند ئەو لە دایکبوونە چەند بە حەزەرەوە ئەنجام دەیدا تۆ ئاوا هەڵیشی پەڕێنی بابێنێ سەر باسی بێشکە ئێمە بەبستمانەوە نییە کولتوری کوردەواری جوان نییە باش نییە زۆر بمان هەمومان من خۆم لە بێشکە بەخێوکراوم کەسی دیکە تا چەندە ئەمە گرنگە یاخود چەندە مەترسیدارە بێشکە ترسی هەیە؟ وەڵی بڕێ ئێستا بڕێ علمیەوە ئەرێ وەڵە مەترسی باسی بێشکە زۆر باسی بێشکەکەم ئەو پێمەڵە ئەی تویان نەخۆزت ناوی بێشکە وتم با خۆزت ناوشکرد نبینی سرم پانە و لاقم کورتەوە ئەو شتانەیە وتم خۆ بەدەست خۆم نەبوو من وەختی خۆی مناڵ بوومە من چی بکەم یانی بەڵام ئێستا کە دکتۆرم من کە تەخەرجیشم کرد مناڵەکەم خۆم خستە ناو بێشکە بەس ئێستا ئەوەندە پەشیمانمەوە ئەوەختە دکتۆرم تازە بوو نەمدەزانانی یان ئێستا پەشیمانم هەموو ڕۆژێک فکری لێ دەکەمەوە ئەڵم باشە بۆ کوڕی خۆم خستوتە ناو بێشکە بۆ ینی بۆ سەبەب بێشکە تەنها یەک سوودی هەیە بۆ دایک بەس ئیشەکە بکات ئیشەکە بکات کڕی کاتەوە بەڵام جەرەرەکانی زۆرە خەڵکی لای ئێمە وەلو بڕێک هەستیان بۆ دروست بووە نسبەتی بێشکە کەمە بێتەوە ولانک زۆرترە بێ بەڵام خەڵکێکی زۆر هەیە قسەت پێ دەڵێ ئەڵێ کولتوری خۆمانە لاقی سەقەت دەبێت خۆی کە مناڵ دێتە دەڕۆ هەر خۆی لاقی قەوسە دوایی لەگەڵ تەمەن چاکە بێتەوە ئەو لاقە قەوسە ئەڵێ چاکێکێتەوە وتم با بقەی ناکە ئەوە چاکی کردەوە ئەی باشە ینی دەرەوە ئەوروپا یعنی ئەوانە خۆیان لانێک بەکار نایەن لاقییان نابێت وەڵی لاقییان لە ئێمە درێژتر و جوانتر و ڕێکترە باشە دکتۆر وتمان بێشکە باش نییە ئەی پێچانەوە قوماتکردنی مناڵ پێچانەوە خۆی عادەتەن ئەڵێ سێ مانگیەکەم دەستی تەنها ببەسی لاقی نەبەسی بە هیچ شێوێ لاق بەسن چکە حرەکەتی پێ دەکا و بە تایبەتی لاقبەسن بۆ کچان زۆر خراپە تووشی خەلع ولادی دەبن ئەوانە ئەگەر مەسەن ئەوانەی خەلع ولادیان هەیە ئەگەر هاتو لاقی ببەسی هەرەمێنێ خەلع ولادی بەڵام ئەگەر مناڵەکە خەلع ولادی هەبێ و لاقی بکەیتەوە خەلع ولادەکەی چاکە بێتەوە بە سێ مانگە زۆر ئاسانە نەرمە جارە هەموو شتێکی نەرمە باش یان ئەو تورەکەی ئەو ژنان هەیە تورەکە بەکارێنن مناڵێن نەخەنە پێشەوە و لاقیانەکەنەوە ئەوانە قەتتر تووشی خەلع ولادی نابن ئەویان ئەو بەعضێکی شوێن هەیە لە ئەفریقیا مناڵەکانیان دەخەنە پشتەوە و لاقییان نەکەنەوە ویشی خۆیانەکەن لەوێ خەلع ولادی لا ئێمە زۆرە خەلع ولادی بەداخەوە خەلع ولادیش لە کچان زۆرە لا ئێوە زۆرە لای ئێمە لای کچان زۆرە ئەوجا گوناح ینی گوناح ینی ئافرەتێک بڕاتێ دەرەوە بەشە لە شەل ینی کوڕەکە بەشە لە شەل بڕوە باشتر لەوەی کچەکە بەشە لە شەل بڕوە بۆ هیوای کە ڕۆژانەوە لە ڕێی میدیاکانەوە کە ئەبینین لەم جڕێنمانە هەیە خەڵک چاودەریەوە بکات با کۆچا یاخود دوا پرسیاری من ئەوە بێت سەبارەت بە مەمکەوشکە ئەو مەمکەوشکەی کە بۆ بێدەنگکردنی مناڵە هیچ بە عەرەبی پێوتە لەهو بەس بۆ هەڵخەڵەتاندنێتی تا چەنداوە مەترسیدارە ئایا سوودی هەیە؟ وەڵاهی من خۆم لەگەڵ مەمکەوشکەم نیم بەڕاستی بەس خۆی ئەڵێ مەمکەوشکە لە ڕووی زانستی مەبەستمەوە مەترسی هەیە لە ڕووی زانستی نا هیچ ئەوەیەکی نییە بەس یەک شت هەیە لێرە مەمکەوشکە لە مانگونیەک نەیدێتێ باشترە نەیدێتێ
ئەگەر شیری دایک بخوا لەبەرچی ئەو جارێک بەحسم کرد لە ڤیددیوەیەک باشە لەبەر مەمکەوشکە قاڵبێکی تایبەتی خۆ هەیە لەگەڵ قاڵبی مەمکی دایکی ناگونجێ دوای ئەو قاڵبە زیاتر ئەو ئەمژێ دوای دەڕوات شیری دایکی ناخوا دوای مانگێک دێتەوە ئەڵێ وەڵاهی مناڵەکەم شیری خۆم ناخوا یاڵم شیری خۆت ئەی مەمەی وشکە هەیەی ئەڵێ وتم خەتای مەمە وشکەکەیە باشە وتم لێ بگەڕە هەتا مانگونیەک ئەو جا ئەو وەختە توانین مەمکە وشکەی بدەیتێ وەلو ئەگەر مشکلێکی نەبێت مەسەن گریانیشی نەبێت هەر مەمکە وشکەکەشی نەدەیتێ هەر باشرە چکە منداڵ هەیە ئەگەر فێری مەمکە وشکە بوو دەڕوا حتا دو سێ ساڵ دانەکانی هاتۆتە پێشەوە زمانی لووسە هەندێ وشە هەیە هیتەکان هەیە بە دروستی نایڵێ تاوی ناکە باشە مەشاکلی بۆ دروستەکە بێژگەلەوە ئاوی دەوی قو دەدا برسی نابێ ئەو مناڵە دامن برسی نیە دامن لاوازە و زعیفە و نوکە نوکەیە و بێتاقەتەوە ئەوانەیە باش منتم دو پرسیارەکەم بەڵام پرسیارەکەم بۆ دروست بوو ئێستا کێشەی زۆربەی هەرە زۆری دایکان نەک هەرێسا بە بەردەوامەوەیە کاڵە منداڵەکەی مشت ناخوا منداڵەکەی ڕەنگە تەمەنی ساڵە وەخت بێت هەرڵێ منداڵی مشت ناخوا ئایا زۆر جارشیاڵە نوازی لێ بنە هەندێک مناڵێت هەنێت تەمەن هەیە خۆی بۆ خۆی شتیهای نییە شەهیەی نییە دروستە ئەوە خۆی مشکلی خواردن لە هەموو ژنێک هەیە بەڕاستی یعنی دەبینی ژنێک دێت لە ساڵێکەوە بەرەوسەرەوە ئەڵە مناڵم خواردنی نییە کە بینی ئەیکێشی ئەو شتانە مناڵەکەی تەندروستە هیچ مشکلی نییە بەڵام دەبینم فشاری دایک لێرە زۆرە لێرە فشاری دایک زۆرە دائما هەموو شتێک کە زۆر بڵێ عکسەکەی دەگەڕێتەوە باشە یان بە مناڵ بڵێ مەسەنە زۆر هەر پێ بڵێ درۆمەکە ئەڵە دیارە شتێکەوە زۆر میمە درۆیەکت بۆ دەکات بەڵام ئەگەر خۆت نەیکەی ئەو خۆی نایکە باشە دایکەکەش عینەشت زۆر فشارە خاتە سەر مناڵەکەی ئەو جا مناڵەکە دەبێت بە ساڵێک دەست بە خواردن ئەو شتان ناکە بەڵام لێرە چیمان هەیە لێرە ماشاءالله سفرەکانمان یەک هینە یەک مۆدێلە یەک شکڵە بێزارە بێ هەموو ڕۆژێ ئەو شکڵا بینێ بەڵام ئەگەر ڕۆژە دەرەوە ڕۆژە مەطعم شکلەکەی فەرقی هەیە یان بڕات بۆ ماڵی خۆشکی دەبینێ شکلەکەی فەرقی هەیە خەڵکەکان فەرقیان هەیە دەموچە لەوێ دەخوات بەڵام لە ماڵەوە ناخوا یەکەم لەبەر دایکی نایخوا لەبەرەوە فشاری لەسەر کردووە لە ڕقی دایکی نایخوا ئەوەندە پێوتووە و دومیش عینەن سفرەیە عینە شکڵەیە باریفەکەی نەگۆڕیەوە سفرەکەی نەگۆڕیەوە قاپەکانی نەگۆڕیەوە ئەوێ شێوازی ئەو شتانە زۆر گرنگە بۆ منداڵ بۆ گۆڕی درستە زۆر جارە بیستین دایکانەڵێ وڵا بە زەماڵی خۆمان نانەخوات چەند چاکە لە ماڵی ئێوە نانەخوات درستە ئەو شتانە زۆر بووە دەستەکانت خۆش بێت دکتۆر کاوە عومەر پزیشکی منداڵانە بەیانیە لەگەڵ مامبووی جگە لە خواردنی مناڵ باسی چەند خوێیەکی ناباومان کرد لەلایەن دایکانەوە و ڕێگا تەندروستەکانت بۆ دایکان ڕوو کردەوە سپاس دەکەم سپاس دەکەم عمر دریش بێ ئینشاءالله سپاس سەرچاوم مەمنون بالم بابەتە بتان بە بۆ کەپادۆکیا ناوچەی کەپادۆکیا لە نزیک شاری قەیسەری و ئەنقەرەیە کە خاکی کوردە یان تورکە یان یۆنانە ئەمان پرسیارە هەرسێکیان ناکۆکن لەسەری بەڵام دەیان شارستانی هەزاران ساڵە لە ناوچەکە ماون ئێستا ئەو ناوچەیە بە سروشتە جوان و شارستانیەتە کۆنەکەی بۆتە ناوەندێکی گرنگی گەشتیاران دەڵێن کە لەگەڵ ڕەنگی سەوز و سوور و زەرد و سپی دۆڵ و دەشت و گەلیەکان هەز بە بینینی مانگ و ڕۆژ دەکەن و جیهانێکی خەیاڵاویان بۆ دروست دەبێت ئێوەش لە ڕێگەی ئەم راپۆرتەوە ئەو جیهانە خەیاڵاویە ببین شاهین مەد و پەرسان ئەف دەڤەر وەکو وڵاتین هەسپێ جوان بنافکریە ji ber bedewbûna endezyareya siruştî jê re malên pêriyan jî têgotin. Qasî bedewbûna xwe ya siruştî bi şaristaniyên kevnar û bajarên bin erdê tê naskirin. Tevî malên pêriyan û bi dehan berhemên dîrokî geştyar demên xweş derbas dikin. Evet tabii dünyanın bazı yerlerinde benzerleri ve bu tip li hin deverên din jî ev cure girên rengîn hene lê yên Kapadokya rengarengîn û guhertina rengan jî hene her zinarekê kesk û sor û spî rengê xwe ji madenekê digire hesin sor e paxir kesk e dîmenên rengîn bala geştyaran dikêşin demir oksitten bahsedebiliriz. Kapadokya di astê cîhanê de navdar e
کۆدەهان باڵۆن بە سەدان گەشتیاران بەردەستی سبێ لە ئاسیمان بلند بن. گەشتیار دەبێژن بە ڕەنگ و با و سروشتێ دەڤەرێن خۆ di nava xewnekê de dibînin. بنێرینا من ev der bê nimûne ye heta niha min ev curê rengên siruşt li ba hev nedîtibûn. Pir kêfxweşim ku hatime vê derê. Derketin û bilindbûna rojê weke sihrekî ye. Her wiha me temaşeyî heyvê jî kir. Yên li pey xewnên xwe ne divê werin vê derê. Kurd, Yunan û Türk li ser kavadokya nakok bin jî hezaran salan e mêvandariya dehan şaristaniyan kiriye. Şahê Medan bi zimanê Yunanî ji deverê re gotine warê hespên ciwan û bi heman navî keyanek durustkirine. Ji ber bajarên Binerd jî jê re gotine mala Pêriyan. بەو دیمەنە سەحرامێز و جوانە کۆتایی بە پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 هەین بەو هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت سوودتان لێ وەرگرت بێت لەو بابەتانی کە بۆتانمان هەڵبژار بوو بێگومان کار دەکەین لەسەر ئەوەی کە بتوانین سبەینیش ئەو بابەتانە هەڵبژێرین کە بەدڵی ئێوە سوپاسانەکەین تا ئێستا لەگەڵمان بوون خواتان لەگەڵ و هەڵە